کۆمیتەیە ڕووسی لە شەما پایتەختە سووریە بەرسڤە ڕژێمە ئەسەد دەربارەی چەرەنویسە قەسەدێ وەرگرت و ڕژێمە ئەسەد ئەو ئینسیاتیڤە ڕووسی دەبێت دەربارەیدا ڕەتکرد و قەسەدە دەمەها ئۆکتۆبەرێدا ڕازیبوون لەسەر ئینسیاتیڤە ڕووسی نیشاندا بوو. مالپەرە ئەلجسوور راپۆرتێکێدا دەبێژێ ئینسیاتیڤە ڕووسی ئەو بوو کۆچەکدارن قەسەدەوێت تەبلی فەیلقا پێنجەیە ڕژێمە ئەسەد ببن و ڕێڤەبەریە پێدێ بێ دەسەڵەتداریەکە سنووردارە مەرجکردی و پابەند بیاسایەن ئەنجومەنێن خۆجهی لە گۆری یاسایە ڕژێمە ئەسەد وێ بەردەوام بکێ و پارتیەن ئەنجومەنە سووریا دیموکراتی وێ بە ئازادانە کارێ سیاسی لە سووریە بکەن پشتی وەرگرتنە ڕوخسەتێژە ئالیێن پەیوەندیدار. ڕژێمە سووریە پشتی خواندنە ئینسیاتیڤە ڕووسی دەربارەی چەرەنویسە قەسەدە و ڕێڤەبەریە پێدا ئینسیاتیڤ ڕەت کرد و مەرجدانی کو دەبێ قەسەدەتەڤایەکەکان ڕادەست بکێ و جارەکەدن ئەنجومەنێن خۆجهی لە گۆری یاسایان ڕژێمە ئەسەد وەرنە ئاڤاکردن و کارکردنە پارتیەن ئەنجومەنە سووریا دیموکراتیک پشتی وەرگرتنە ڕوخسەتێ وێ ئەگەرە گوتوبێژی کردنە دەبێ. وەکە مالپەرە ناوبووری دەدێ خویاکن و هەڵوێستە قەسەدە دەربارەی ئینسیاتیڤە ڕووسی هەڵوێستە داویە ژبەردناڤە قەسەدەدا پەکە کە هەیە ئەو نەڕازینە لەسەر ئینسیاتیڤە ڕووسی. مالپەرە جسوور سیناریۆیان پێشبینیکردی لە گۆری پێشڤەچوونانش بۆی ئینسیاتیڤە ڕووسی ئاشکەرەکردن و گوت. سیناریۆیە یەکێ سیناریۆیە سەرکەوتنە ئینسیاتیڤەیە بێ فشارە ڕووسی لەسەر شامێ و دیتنە ڕووسیاژێ ڕێیەکی ڕێژ بۆی بجیکردنە ئینسیاتیڤێ لێبەری وێ چەندەی پێویستە کەش و هەوا و ڕازیبوونە هەرێمی و ناودەوڵەتی لەسەر هەبێ. سیناریۆیە دوێ سیناریۆیە گوهارتن و ڕاستکردنە ئینسیاتیڤێ ئەوژی کۆروسیاوێ بێ شەرت و مەرجان ڕژێمە ئەسەد ji بۆی بەرچەوەندیên bilindên xwe razî bibe qeseda wê zerermendê yekê bê divê însiyatîvê de. Sînaryoya sê سیناریۆیە و ئالیێن پەیوەندیدار بە ئینسیاتیڤێ را هەماهەنگ نەبن و بە تایبەتی قەسەدە و ji ber hebûna دووبەرەیان di nav xwe ya qesede de nikare biryara dawî bide û rejêma Esed wê rijt bê li ser şert û mercên xwe. Li hemberda Rûsya wê li gel Tirkiye gelek destkeftên bi dest bixe ew jî li hember razîbûna Rûsya li ser encamdana operasyona leşkeriya Tirkî. Weke di raportê de hatiye ku bi her şêweyekî bê zerermendê herî mezin qesede û rêveberiya pêdene ji ber de her egerekê de sûd li wan nabe.